ئێمە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە ئێمە بەشێکین لە سیستمی تەندروستی جیهانی و هەر راپۆرتێکی جیهانی بێت ئێمە شکاری لەسەرەکەین بۆیە ئەو خەڵکانەی کە ئەو دەرمانانە دەخۆن کە سەر بەم کۆمپانیایانن ئەتوانن بچن بۆ لای پزیشکی تایبەتیمەندیان بۆ ئەوەی پێیان بڵێت بۆ گۆڕینی جۆری دەرمانەکە یاخود بۆ گۆڕینی جۆری کۆمپانیاکە. بۆیە داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین کە کەس تووشی دڵڕاوکێ نەبێ، کەس تووشی قەلەقی نەبێ، بابەتەکە ئەوەندە گەورە نییە و کوالیتی کۆنتترۆلی هەرێمی کوردستان بە کاری خۆی بە زیادە وەستاوە. لە وەزارەتی تەندروستی بەغداد تەنها هی 2 کارگا قەدەغە کراوە، ئێمە هی 8 کارگەمان بڵین سەحب کردوێتەوە لە بازارەکانە. ئێمە لە مانگی 11 2016 ئەم دەرمانەمان لە بازارەکان قەدەغە کردووە، سەحبمان کردوێتەوە و ئەو کابرایی کە ئەوەشی کردووە داومانێتە دادگا و دادگاش بەندی کردووە، سژنی کردووە و ئیجراعاتەکان بەردەوام بووە. هەر پلاڤێکسێک کە ستیکەری پێوە بێت و کە لە دەرمانخانە ڕەسمیەکانی هەرێمی کوردستان بکڕێت، ئەو دەرمانێکی سەلامەتە و هاوڵاتیان ئەتوانن بەکاری بێن. دکتۆر گەیلان هاتۆتە لای خۆشم و ئێمە هەموو ڕێکارێکی یاسایی یەکەین و ئەمە ئەو کەیسە لە شورتا و برادرە ئەوەی کە لەگەڵ بڵین بەرامبەرێتی هەموو ئەو داوایانەی ڕەت کراوەتەوە. دیارە لە وڵاتە قانون هەیە، یاسا هەیە، دادگا هەیە و ئێمە بە هەموو هێزی خۆمان وەکو وەزارەتی تەندروستی بە هەموو هێزێکی یاسایی خۆمان و تەنسیقەکەین لەگەڵ دادگاکانە بۆ پاراستنی گیانی ئەو دکتۆرە و سوپاسی ئەو دکتۆرەژەکەین کە بۆتە هۆی کەشەفکردنی ئەو بابەت. خەرجەکانمان وەبزانم نزیکەی لە حدودی 100 ملیارە. ئێستا ئێمە لە پرۆژەیەکین لەگەڵ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی بۆی ئەو کۆمپانیانە بانگەشتکەین ئەگەر حکوومەتی وەزارەتی دارایی پارەی هەبوو هەندێک لەو قەرزانەی سەرشانیان سووکەین بۆی دانوستانیان لەگەڵا بکەین.